تۆ لە بەریتانیا ئاشکرا ئەڵێ من کافرم دژی دینم چووە لەوێ دانیشتووە کەچی بە ئێمە ئەڵێ وڵاتی کوفرە لی دامەنیشن ئەڵێ شاژن هەرەوە ماوە بڵێ شاژن حەفیزەه الله شاژنی بەریتانیا لەبەردەم شاژنە دانیشتووە بڵین لەژێر دەسەڵاتی شاژنە کەچی ئەڵێ لەژێر دەسەڵاتی پارتی یەکێتییا دامەنیشن ئەمە بەرگری نییە لە حیزب من لە ئەوەڵی ژیانم تا ئاخری ژیانم بە ئیزنی خوا پەیوەندیمە هیچ حیزبێکەوە نەبۆ نیشمە بۆیە من بۆ چیمە ئەم قسانەکەم پەرۆشمە بۆ گەنج کە چۆن خوێنی خۆی بە سادەیی و بە ئاسانی ئەڕژێ لە پێناوی هیچە کە بە دینی شێزانێ بۆیە بانکخوازەکان هۆکارێکی تر ڕاست نەوتنە بە خەڵک ئەوە تا ڕاستەڵێ گەنجێکە پرسیاری لێکردم ئەم جەژنە مامۆستا ئەرێ ئەم حکومەتە وەلی ئەمرە وتم ئێبراکەم تۆ سەیری مانای وەلی ئەمرکە تۆ خۆتە خەڵەتێنی بڵێ وەلی ئەمر نییە دەبڕۆ تەسکەرەیە دەرکە ئەگەر مۆر و ئیمزای ئەو مدیرەی پێ نەبێ کە حکومەت دایناوە تەسکەرەکەتە خوا ئەڵێ ناخۆ ئەی دەکاکە بڕۆ جەوازێ دەرکە بەبێ حکومەت دەرەکرێ دەرناکرێ ئێدە کەسێ مەعاش دابەشتا بەبێ حکومەت ئەکرێ ناکرێ ئێ دەسەڵات هەمووی هی ئەوە تۆ خۆت لە گێل یەدەی بڵێ دەسەڵاتی نییە خۆ ئەم دەسەڵاتدارە من دام نەناوە من دەنگم پێ نەداوە هەر خۆتان دەنگتان پێداوە